لە دیدارێکدا لەگەڵ ژمارەیەک میدیا ماثیو تولەر باڵیۆزیە ئەمریکا لە عێراق باسی چەندین بابەتی گرنگ و پەیوەست بە سیاسەتی وڵاتەکەی لە هەرێمی کوردستان و عێراق دەکات. تولەر لە وەڵامی پرسیارێکی کوردستان 24 سەبارەت بە پرسی گەرم و کشانەوەی سەربازەکانی وڵاتەکەی لە عێراق ڕایگەیاند سیوەکی کانونی یەکەمی ئەم ساڵ ئەمریکا هیچ سەربازێکی شەڕکەری لە عێراق نامێنێت، بەڵام ئەوە ناگەیەنێت ئێمە هیچ سەربازێکمان لێرە نامێنێت، بەڵکو ڕاوێژکار و ڕاهێنەرمان دەمێنەوە و ڕاوێژ و ڕاهێنان بە پێشمەرگە و هێزە عێراقیەکان دەدەن. لە ڕۆژانی داهاتووش دەبینن کە هەندێک هێزمان لە عێراق دەچنە دەرەوە. داواکاری حکوومەتی عێراقیش ڕوونە بە ئاشکراوتوێتی دەمانەوێت پەیوەندی استراتیژیمان لەگەڵ ئەمریکا بمێنێتەوە، ئەم پەیوەندیە سەربازیش دەگرێتەوە. باڵێۆزی ئەمریکا لە عێراق دەڵێ ئامانج و بوونمان لەسەر بانگهێشتی فەرمی حکوومەتی عێراق و ئەرکمان لە ناوبردنی داعشە، بەڵام ڕۆڵی خۆمان دەگۆڕین بۆ ڕاوێژکاری. تولەر نایشارێتەوە جیا لە داعش هەڕەشەی دیکەش لە هەرێمی کوردستان و عێراق هەن، وەک بوونی پەکەکە کە ناوبەناو هێرش دەکاتە سەر پێشمەرگە و بۆتە هۆی ئەوەی تورکیاش سنوورەکان ببەزێنێت. باڵێۆزی ئەمریکا لە عێراق ئاشکرای دەکات ئێمە دەمێکە پەکەکەمان خستووەتە لیستی تیرۆرەوە چونکە زیانی بە خەڵکی سڤیل گەیاندەوە و بۆتە هەڕەشە. پەکەکە ئێستا لەگەڵ میلیشیا شیعەکان هەماهەنگی هەیە لە هەندێک ناوچەش بۆ نمونە لە شنگال ڕێگری لە هەوڵەکانی حکوومەت دەکات، ڕێگری لە جێبەجێکردنی ڕێکەوتنی شنگال دەکات کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فێدراڵ واژۆکراوە. ئێمە پێمان وایە ڕێکەوتنەکە باشترین چارەسەرە بۆ دۆخی شنگال. تولەر دەڵێ زۆر نیگەرانین لە هێرشەکانی تورکیا بۆ سەرپەکەکە لە ناوخاکی عێراق. هێرشەکان زیاتر سەروەری عێراق لاواز دەکەن، جیا لە پەکەکە و داعش بوونی چەندین جۆری میلیشیا لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی عێراق هەڕەشەیەکی دیکەن بۆ سەر ئاسایش و سەقامگیری ناوچەکە. لەبارەی مەترسی دووبارەکردنەوەی سیناریۆی ئەفغانستان لە عێراق باڵێۆزی ئەمریکا دەڵێ جۆ بایدن لە گرنگی عێراق تێدەگات و هیچ کات کشانەوەی یەکجاری لە استراتیژیدا نییە. نامانەوێت عێراق ببێتە شوێنێک لێەوە هەڕەشە لە ناوچەکە و وڵاتانی دیکەش بکرێت. سەبارەت بە دەنگۆی کشانەوەی سەربازەکانیان لە بنکەی سەربازی هەریر، تولەر دەڵێ ژمارەیەکی کەم سەربازمان لە بنکەی سەربازی هەریر هەیە، ئەرکیان پشتیوانی هێزی پێشمەرگە و هێزە عێراقیەکانە لە شەڕی دژی داعش. قسەکردن لەسەر گواستنەوە یان جێگۆڕکێ پێیان ئەرک و بەرپرسیارەتی فەرماندەیی ناوەندی سوپای ئەمریکایە. تولەر لەبارەی دروستکردنی گەورەترین قونسوڵخانەی وڵاتەکەشیان لە هەرێمی کوردستان دەڵێ پێمان وایە هەبوونی حکوومەتێکی بەهێز لە هەرێمی کوردستان و حکوومەتێکی فیدراڵی بەهێز لە بەغدا نمونەیەکی سەرکەوتوو دەبێت بۆ ناوچەکە بەگشتی و لە بەرژەوەندی هەرێم و بەغداشە. کورد هاوپەیمانی گرنگی ئێمەن، ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەهێز بێت و لە ناوەندیش کار بکەین بۆەوەی ڕێگە بگرین لەو هێزانەی کە سەر بە میلیشیاکانن بێنە ناو پەرلەمان و حکوومەت، بە دڵنیاییەوە ئەمە لە بەرژەوەندی هەردوولا دەبێت، هەم لە هەرێم هەم لە ناوەند. تایبەت بە هەڵبژاردنەکانی عێراقیش باڵێۆزی ئەمریکا پێی وایە هەڵبژاردنەکان بەڕێوە دەچن. دەڵێ هەڵبژاردنەکانی عێراق دەکرێن و ئامادەکاری بۆ کرا و نەتەوەیەکگرتوەکان و یەکێتی ئەوروپاش چاودێری خۆیان دەنێرن. هیوادارم هەڵبژاردنەکانی ئۆکتۆبەر پاک و بێکێشە بن و متمانەی خەڵک بە پرۆسەی هەڵبژاردن و پرۆسەی سیاسی و حکوومەتیش بگەڕێتەوە، هاوکێشەی سیاسیش لە عێراق بگۆڕێ و پارتەکانی سەر بە میلیشیاکان بچووک بکرێنەوە. نەریمان هەورامی، کوردستان 24.